ئێمە وەک ڕۆژنامەنووسانی هەڵەبجە لە بەرامبەر ئەو کێشە و گرفتانەی ڕوبەڕووی هاوکار و هاوپیشەمان محەممەد هەڵەبجەیی کامێرامانی پێشووی کەناڵی کوردستان 24 بوونەتەوە نیگەرانی خۆمان دەرەبڕین لە چارەسەر نەکردنی گرفتەکان و ئەو دۆخان نەخوازراوەی کە هاوپیشەکەمانی تێکەوتووە. داواکارین هەرچی زووە ڕێکخراوەکانی داکۆچی لە مافی ڕۆژنامەنووسان و ناوەندەکانی چاودێریکردنی ڕەوشی ڕۆژنامەگەری و سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی بێنە دەنگ و هەوڵەکانیان بە ئاراستەکردنی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی هاوپیشەکەمان چڕ بکەنەوە کە ناوبراو لە ئێستادا مانگرتنی ڕاگەیاندووە و دۆخی تەندروستی و دەرونی لە ئاستێکی ناجێگیردایە. لە کاتێکدا ئێمە وەک ڕۆژنامەنووسان هەر لە سەرەتای کێشە و گرفتەکانی هاوپیشەکەمان بەجێمان نەهێشتووە بەردەوام هاوکاری بووین لە هەر ڕێگا و دەرگایە کە چارەسەری کێشەکانی بکات. جەختەکەینەوە پێویستە پەلە بکرێت لە چارەسەرکردنی کێشەکانی و لابردنی ئەو مەترسیا کە ئێستا لەسەر ژیانی هەیەی.